من مامۆستا شەهێن ئیبراهیم محەممەد لەسەر بابەتی نەجیبەخانی جەلیزادە دەمەوێت باسێک بکەم سەبارەت بە ژیان و ئەو ئەستێرە درەوشاوەی کوردستان ئەو کچە نەجیبزادەی کە هەموو ئافرەتێک هەموو کچێک شانازی پێوە دەکات چونکە یەکەم کەس بووە کە لە کوردستانی عێراق چوویتە مەکتەبێ لە کاتێکی کە ئەو زمانێک کە ئەو چوویتە مەکتەبێ لەوانەیە برێم زۆر کەس کوڕی خۆشی نەناردیتە مەکتەبێ چونکە خێزانەکەی ماری مەلای گەورەی جەلیزادە کە خێزانێکی کورتپەروەر و ڕۆشنبیر و ئای دۆست و بەڕاستی خێزانێکی زۆر دیاری شاری کۆیە بووینە و نەجیبەخانیش کە کچی ئەو خێزانە بەڕێزە و ئەو خێزانە گەورەیەنا واتە پەروەردەی دەستی ئەوانە بووە کەسێکی زۆر ڕۆشنبیر بووە لە کاتی خۆی کە موالیدەکانی لە ساڵی لەدایکبوونی 1970 تەمەنێ یعنی لە بەروارێکی زۆر کۆنا و لە ساری 1924 چۆتە بەرخوێندن کە باوکی ناردیتە بەرخوێندن ئەو کاتی مەکتەبی کچان بە هیچ زۆرێک نەبووە لە کوردستان و کۆیش کە شارێکی بچووک بووە هەرچەندە کۆیە بە بچووچەکەی نیە بەڕاستی شارێک بووە هەندە گچکە بووە بەس ئەوەندە گەورە بووە لە ڕۆشنبیری و لە هەموو بوارێکی پێشکەوتوو بووە زۆر بە مەلای گەورە ژێچێک بۆ لەو کەسانێک کە ڕێچکەشکێن بووە ویستویەتی کچەکەی خۆی فێری خوێندەواری بکە ڕۆشنبیر بیتن بتوانێت ئاگای لە هەموو جیهان بێت لە هەموو دنیا بێت بزانی چ دەگوزارێت لە جیهان بۆیە خستیتە بەرخوێندن ئەویش کو خستیتە مەکتەبی کوڕان لە کۆیە مەکتەبی کوڕان هەبووە ئەو کچەکەی خۆی یەکەم کەس بووە کە ناردیتە ئێستا ئەو شوێنێک کەم لێی ڕاوەستایی مەکتەبی کوڕان بووە ناوی مەکتەبی حاجی قادر بووە ئەو مەکتەبە کچەکەی خۆی هینایتە ئەو مەکتەبەی لێرانە بوویتە قوتابی و خوندیەتی بەڕاستی شتێکی زۆر زۆر سیر بووە لەو کاتی یعنی خەڵکەکە زۆر سەری سوڕمایە کە کچی مارێ مەلای گەورە بستە مەکتەبی کوڕان بخوونی ئەوە وای کرد کە عالەم تەشجیع بیتن لەوانەیە لە دوای ئیدی کەش وردە ئەوجا وایان کرد کە ئیدی کەش بێنە بچن و فێرە خوندەواری بن کەەوە شتێکی گەلک گرنگ بووە بەڕاستی شتێکی وا بووە ڕچکەشکێنێک بووە سومبلێکە پێویستە هەمومان شانازی پێوە بکەین و هەمووشمان ئەو ڕێچکەوی ببگرین کە چۆن ئەو کاتی خۆی ئەوها هەوڵیدایە فێری خوندەواری ببی خۆی ڕۆشنبیر کردیا دوایە چۆتە کەسێکی زۆر بوێر و ئازا و چاو نەترس و دەستی داوەتە ئەو ئیشە قورسەی کە کەم کەس توانیوێتی دەستی بۆ بەرێت و توانیوێتی ئەوەی خەڵکی ڕاکێشێت بخۆی بە تایبەتی ئیژنان زۆر خەڵکەکە ژن سیقەیان پێی هەبوو خۆشیان ویستیا ئیشیان لەگەر کردیا ئەو لە ڕێکخراوی ئافرەتان ئیشی کردیا و هەروەها کۆڵی نەدایە هەتا چوویتە بواری سیاسەتیش و ئەوە شتێکی زۆر گرنگە کە تو لەو کاتی لەو زمانەی بتانی خۆت لەو هەموو شوێنانەدا جێ بکەیتەوە و جێدەست دیاربی و خۆشەویستی خەڵک بی کەسێکی زۆر میهرەبان و کەسێکی زۆر لێوە شاوە بووە ئەو ئافرەتام ئەو نەجیبەخان کەسێک بووە کە بەڕاستی ئیوەیە کە زۆر لێکۆڕینەوەشتی لەسەر بکرێت چونکە نەجیبەخان شتێکی کەمی نەکردووە ئەو جێیەکە ئێستا من لێ ڕاوەستایمە و ئەو دیداری تێدا ساز دەکەی ئەو قوتابخانەیە کە ئەو نەجیبەخان تێیدا هاتۆتە یعنی بوویتە قوتابی و خوێندنی لێرانە کردێ لەگەر کوڕان بەس تەمەشاکەن یعنی زۆر بەداخەوە ئەو شوێنە ئەوە لە بەرچاوتانە کە چەند وێران بی بە تەواوەتی لە ناوچی بەداخەوە پێویستە گرنگی پێ بدرێ بەڕاستی ئەو شوێنانە وەکو شوێنەکی وەکو مۆزەخانەکی لێ بکرێ دەتوانین ئەمە سوودی لێ بینین قوتابیەکانمان بینی تەڵەبەکان بینی پێشانیان بدەین پێیان برین کە ئێرانە لە زمانەکی کە کەس مەکتەبی کچان لە هیچ کوردستان نەبووە کەچی کچەکی کۆیی هاتیە کچی مەلای گەورەی کۆیە هاتیە لێرانە فێری خوندن و نووسینی بووە ئەو جا شوێنەکە یعنی وا بکەیتەوە تەژیع خەڵکین کە بزانین ئەمە پێگەی شاری کۆیە لە ئەو کوردستانەی چ بووە ئەوە شتێکی زۆر گەورەیە شانازیەکی زۆر گەورەیە هیوادارین کە گرنگی زیاتر بێرانە بدرێ وە شوێنەکە بکرێتە مۆزەخانەیەک یان شوێنێکی کللتوری خەڵک لە شارانەوە لە وڵاتانەوە بێ سەیری بکات و بەو شوێنە بکرێتە شوێنی گرنگی پێدانی زیاتر و ئیسیفادەی هەبی لە هەموو بوارێکەوە.